ناوم سنوور کەریم عەبدوڵایە ئەندامی کۆمەڵەی کورتەباڵاکانم لە 2004 ئەم پیشەیە حەز و ئارەزوی خۆم بوو تقریباً 2 مانگ زیاد دەبێ ئەم کارم کردووە هەم خۆشە بۆ مادی و معنەوی کارێ بکەی ئەمجا کە عومەر و شاراخان زۆر پشتیوانم بووە هەتا کاری دەستی بکەم لەسەر توانای کەم ئەندام ئیشەکە شاراخان بەشداری 2 پێشانگام کردە 3/12 لە ماجدی مۆڵ و ئەمنە سوورەکە ئیشەکانیشم زۆر کەس بە دڵیان بوو زۆر سەرکەوتوو بووم لە ئیشەکە کە یەکەم ئیشم بوو هەستێکی زۆر خۆشە هەموو کەسی ئەتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ ئیتر کارکردن بۆ جەستە ساق و خاوەن پێداویستیش قورس نییە ئەگەر بتوانی توان لەسەر هین کارەکەی خۆ لەسەر توانای خۆ کارکەی سەرەتا خۆم دەستم کرد بە کاری دەستی ئیتر شارەخانیش ناوی نووسیم لە خولێکی چاودێری کۆمەڵایەتی خولێکم بینی لە 13 کچە بەس من خاوەن پێداویستی بووم زۆر باشیش سەرکەوتوو بووم ئیتر دوای ئەم خولە هەر بەردەوامم تا ئێستا پێشانگاوە تا ئێستا بەرهەمەکانم فرۆشتووە لە داهاتووە بەتەمام ئینشەڵا پەیج دانێم بەرهەمەکانیشم زۆر جوانن زۆر خەڵک لێ ڕازیە چونکە کاری سەرەتاییم بوو زۆر بە سەرکەوتووی کارەکەم ئەنجام داوە بیرۆکەی خۆمی تایە لە ڕێگەی یوتیوب و کاری لەسەرەکەم خۆم زیاتر بیرۆکەی خۆم بەکارێنم زۆرتریش سەیری پەیج و شتەکانەکەم ئەمجا بەس زیاتر من کارەکان بیرۆکەی خۆم بەکارێنم پشتێنە لەگەڵ گوڵێخەکانیانە ئیتر بیرۆکەم لە یوتیوب هێنا و خۆشم کارم لەسەر کرد زیاتر خۆم ستایلەکانم گۆڕی زیاتر بیرۆکەی خۆمە بەکاریم هێناوە و لە داهاتووە بەتەمام پەیج دانێم لە ڕێگەی پەیجۆ شتەکانم ئەرزکەم و بە خەڵکی بناسێنم و کارم لە هەموو خانمێ کاری خۆی کە هیچ ڕێگریەک نییە کە خانمێ نەتوانێت کار لەسەر توانای خۆی بکە و ئەتوانێت بە چەند شێوە کاریری دەستی بکە هەچیە بێ بۆ خاوەن پێداویستیش قورس نییە بتوانێت کار لەسەر توانای خۆی بکە گرنگ نییە جەستە ساق بیان خاوەن پێداویستی گرنگ ئەوەیە توانای خۆت بدۆزیتەوە و کاری لەسەرکەی